دیارە کورد بە درێژای مێژوویانی وڵاتانی دراوسی هەمیشە چاوێن لەسەری بووە، هەمیشە ویسویانە خاکەکەی داگیرکەن مرۆڤەکان و خەڵکەکەی لە ناو برن. نمونە حکوومەتی عێراق ئەگەر بزانی ساڵی 1970 خەڵکن فعالەکە لادیەکانی ڕۆخێنێت بە شوێکی زۆر درندانە خەڵک لە ناوە بام. ئێستش تورکیان نمونەیەکی ترە لەو نمونە ناشرێنانەی کە دراوسیەکانمان وەکوت وڵاتانی دراوسیە کەیسە تورکایە بە بیانووی هەر شتێک بێت نابێت سنووری هەرێمی کوردستان بەزیێنێت، چونکە خاکی کوردستانە ئەمە نەحەقیە. بە شێوک لە شێوەکان تورکیا جارێک بردمانی لادیەکان ئەگا خەڵکی سڤیل و بێتاوانە کاتە قوربانی کە گوایە بیانێکی بەدەستەیە ئەگەر پەکەکە لەو شوێنانە بن، پەکەکە شوێنی دیاری کراوە، ینی پێویست ناکات تۆ هەرێمی کوردستان ببەزێنی بە بیانووی کە پەک لە هەرێمی کوردستانە. ئەگەر تۆ سراعێک لەگەڵ پەکەکە هەیە ئەمە جیاوازە، بەڵام تورکیا بە درێژای مێژوو چونکە ئیسەی مووسڵ بە ویلایەتێک لە تورکیا ئەزانێ و ئیسەیش کەرکوب خاتۆ سەر ئەوە کەرنیەتی ئەوەی کەرکووکیش کە شارێکە لە شارەکانی تورکیا. بۆیە ئەو مەهام و ئەو خەونەی لە سەردەمی ئەتاتورک تا ئیسا هەیەتی تا ئیسەش بەردەوامە، ئیسە زیاتر بەردەوامترە، خەڵکی بێتاوانە کاتە قوربانی خەڵکی بێتاوانە کوژێت کە هیچ بیانوێک بەدەستیون و ئێمە خاڵی سنووری خۆمان هەیە. بەداخەوە من پێیام هەیە بۆ لایەنە سیاسیەکان لە پێناو بەرژەوەندی خۆیاندا بێدەنگ بوونە بەڕاستی، ینی تۆ دەوڵەت و لە کاتێک ئەوان قسەکەن قسەی سەرزاریان ئەوەیە کە ئێمە نەتەوەین. بەداخەوە من هیچ نەتەوەیەک نابینم لەوەی کە هەڵوێست نییە، چونکە کە تۆ خاکەکە دەبەزێنرێ سنوورەکە دەبەزێنێن و بردومان دەکرێت و بە فڕۆکە و بە تانک و بە چی و چی خەڵکی بێتاوانە کوژرێت، تۆ بێ هەڵەسوی لە پێناو بەرژەوەندی حزبی و شخصیە کە کۆمپانیای نەوت و داهات و چی و چی ئیشتراکێک هەیە تۆ بێدەنگە بێ. ئەمە ئەو پەڕی بێ ئینسانیە خاڵی بوونە لە مرۆڤ بەڕاستی. بەداخەوە ئەمە هیچ ئینتمایەکی نەتەوەی لەو حزبانە بەدی ناکەم. پەیامی من ئەوەی وەکو کە سوکاری ئەنفال باجارێکتر نەبینە قوربانی، منێکێکم لەو قوربانیانەی کە بەر شاڵای ئەنفال کەوتینە، باجارێکتر بەدەستی تورکیا و درهاوسەکانمان چی عێراقە چی ئێرانە چی و تورکیا نەبینە قوربانی بەڕاستی. وەکو کە سوکاری ئەنفال ئیدانەی ئەم تۆپباران و دەست درێژەی وڵاتانی دراوسێ بە تایبەت تورکیا و ئێرانەکەین کە بۆ سەر خاک و نیشتمان و نەتەوەکەمانە. دیارە ئەمەش لە سۆنگەیەوەی کە ئەگەر بگەڕێنەوە بۆ ڕابردوو ئێمە وەکو کە سوکاری ئەنفال و وەکو خەڵکی گەرمیان پێش هەموو کەسێک هەست بە نیگەرانی و دڵە ڕاوکیەکەگەین بە حکمیەوەی ناوچەکەی ئێمە زیاتر بەر شاڵای ئەنفال و ئەم دڕندانەی ڕژێمی بەعسی پێش و ڕژێمی بەعس کەوتووە. حکوومەتی تورکیاش ئێستا هەمان بەرنامەی حکوومەتی بەعز پەیڕەوەکە و دووبارەیەکاتەوە. پێشتریش ئەگەر بە مێژووا بگەڕێنەوە لە پێش ئەنفال و لە کاتی ئەنفالیشدا حکوومەتی بەعس و حکوومەتی سەدام حوسێن پێشتر هەمان بەرنامەی ئەمیان پەیڕەو کردووە بە تۆپبارانکردن و بە کیمیای بارانکردنی گوند و لادیەکان و ئەو جێگەی کە پێشمەرگە و خەڵکی هەژار و خەڵکی لادێنشینی تیا بوو. پێویستە گەل بە دەسە جەمعی هەمووان کارێک بکەن کە ئەوە بکەن کە تورکیا لە وڵات لە هەرێمی کوردستان بچێتە دەرەوە، چونکە تورکیا ئەوێ بە بیانووی پەکەکە هاتووە کوردستان داگیرەکە، هەرچەند داگیریشی کردووە.